دایان هەزار خۆپێشاندەری سوودانی دوای کودتایەکی لەشکری ڕێپێوانیان پێکێنا و داوای گەڕانەوەی سەربازانیان بۆ پێگەکانی لەشکری کرد و داوای گواستنەوە بۆ دەسەڵاتدارێکی مەدەنی دەکەن. ئەو خۆپێشاندەرانە لە دەمێکدا ئاڵاکانیان ڕادەوەشان دەهۆڵیان دەکوتا سەمایان دەکرد و دروشمیان دەدا لەسەر شەقامەکانی خەرتوم کۆبوونەوە سەرڕای پسرانی پەیوەندی تەلەفۆنی و بوونی ژمارەیەکی زۆر لە هێزەکانی ئاسایش کە دوایی لە گازی فرمێسکرێش گەڵکیان وەرگرت. ڕۆژنامەوانێکی فرانس پرێس چەند کەسی بە برینداری دیت کە خۆپێشاندەران ڕایان دەگواستن. کمیتەی پزیشکان کە بەشێک لە جوڵانەوەی لایەنگری دموکراسین راپۆرتیان کرد هێزەکانی ئاسایش گازی فرمێسکرێژیان هاویشتنێ و نەخۆشخانەکان و هێرشیان بۆ دکتوران و بۆ سەربرینداران برد. لە ماوەی چەندین حوتوو لە خۆپێشاندانەکان لانیکەم بەهۆی سەرکوتکردن 48 کەس کوژراون. ئەمەش بە جۆرەی کمیتەی پزیشکانە و فەرمانڕەوای ئەیالەتی خەرتوم هوشداری داوا کە هێزەکانی ئاسایش لەگەڵ ئەو کەسانێک کە یاسا دەشێن و ئاژاوە دەخۆڵکێنن بەرەنگاریان دەبن.